بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی سۆمای چاوانەکەین کە ئەم دەستگایە سەر بە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانە ڕێکخراوی خوشکانیش کۆمەڵی دادگەری سەپۆرتیەکات و سەر بە کۆمەڵی دادگەریە باسی ئاماری 4 ساڵەکەین ساڵی 2021 22 23 24 بزانین لە ڕێی خێرخوازانەوە توانیوانە چەند کۆکەنەوە و توانیوانە چۆن و چەندیش دابشکەن بەسەر منداڵانی بێباوک منداڵانی هەژار و کۆمەڵک چالاکی دیکە کە ئێستا بەوردی دێنە سەری باش. دەستگای خێرخوازی سۆمای چاوان بێگومان لە ماوەی ئەم 4 ساڵەدا 3511 منداڵی بێباوکی کەفالەت کردووە. بڕی ئەو هاوکاری کە بۆ ئەم منداڵانە خەرج کراوە چەنەیە؟ 4 ملیار و 149 ملیۆن دینارە کە لە ماوەی ئەم 4 ساڵەدا خەرج کراوە بۆ 3511 منداڵ. باش. جگە لە منداڵی کەفالەت کراو بۆ منداڵی هەژار و کەفالەت نەکراو کە بێباوک بوون بەڵام کەفالەت نەکراون 3934 منداڵ لە ماوەی ئەم 4 ساڵەدا سوودمەند بوون بە بڕی چەند؟ بە بڕی زیاتر لە 463 ملیار دینار لە دەستگای خێرخوازی سۆمای چاوان سوودمەند بوون. باش. یەکێکی دیکە لە چالاکیەکانی ئەم دەستگا خێرخوازیە سەبەتەی خۆراک و گۆشت و مریشکە کە بە بەهای 702 ملیۆن دینار زیاتر توانیوێتی سەبەتەی خۆراک بۆ ماڵی منداڵی بێباوک و هەژار و کەفالەت نەکراو و کەفالەت کراو دابین بکات. یەکێکی دیکە لە ئەو سێکتەرانی کە دەستگای خێرخوازی سۆمای چاوان ئیشی تێدا دەکات ئەویش زەکات و خێرە توانیوێتی زیاتر لە 360 ملیۆن دینار زەکات و خێر کۆ بکاتەوە و دووبارە دابەشی بکاتەوە. جلوبەرێک بۆ منداڵی هەم بێباوک هەم بۆ منداڵی هەژار توانیوانە زیاتر لە 102 ملیۆن دینار خەرج بکەن کە لە هەژارانەوە لە با بڵێن لە دەوڵەمەند و خواپێداوانەوە کۆیان کردەوە بۆ بابەتی جلوبەرێک بۆ منداڵان خەرجی بکەن. یەکێکی دیکە لەو سێکتەرانی کە دەستگای خێرخوازی سۆمای چاوان ئیشی تێدا دەکات بۆ ئەو منداڵانەی کە ماڵەوەیان هەژارن بێگومان دابینکردنی نەوتە سوتەمەنی زیاتر لە 76 ملیۆن دیناریان داوە بە نەوت و دابەشیان کردو بەسەر ئەو منداڵانەی کە کەم دەرامەتن. کڕینی خانوو یەکێکی دیکە لە ئەو سێکتەرانی کە سۆمای چاوان ئیشی تێدا دەکات کڕینی خانووە کە بە بەهای 122 ملیۆن دینار زیاتر لەم سێکتەرەشە پارەی خەرج کردووە. باشە. چالاکی جۆرا و جۆر وەکو بابەتی ڕۆشنبیری وەکو خول وەکو ناردن بۆ عەمرە وەکو کۆمەڵک بابەتی دیکە کە بۆ منداڵ و کەسوکاری منداڵی با بڵێن بێباوک و ئەوانەی کە هەژارن کراوە بایی بڕی ئەم پاری کە لەم سێکتەرە خەرج کراوە زیاترە لە 64 ملیۆن دینار لەم بابەتەشە خەرج کراوە کە دەستگای سۆمای چاوان توانیوێتی لە خێرخوازانەوە پارەکان کۆ بکاتەوە. ئێستا ئەوەی باسمان کرد بە شێوازێکی گشتی لە ماوەی 4 ساڵ ساڵی 2021 22 23 24 کۆی گشتی پارەی خەرج کراو کە دەستگای سۆمای چاوان خەرجی کردووە 6 ملیار و 42 ملیۆن و 175 هزار دینارە کە توانیوێتی لە خێرەومەندان و دەوڵەمەندانەوە کۆی بکاتەوە وەکو پردێکی پەیوەندی بۆ منداڵانی بێباوک و هەژار توانیوێتی ئەم بڕە با بڵێن کۆ بکاتەوە و ئەم بڕەش دابشکە. ئەمە لە کاتێکدایە کە لە ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پارەی کە بۆ منداڵی بێباوک و با بڵێن ماڵە هەژارەکان لە چوارچێوەی چاودێری کۆمەڵایەتیدا خەرجی دەکرد بڕیوێتی بەڵام سۆمای چاوان توانیوێتی ئەم پارە گەورەیە کە 6 ملیار و 42 ملیۆن و 175 هزار دینارە کۆی بکاتەوە و دووبارە بەسەر منداڵی بێباوک و منداڵی هەژاردا لە کۆمەڵێک سێکتەری جیاوازدا خەرجی بکاتەوە.